هەر لە کۆنەوە ماسی لە دەریاچەکانی هەرێمی کوردستان ڕاوکراوە و لە بازاڕەکاندا ساغ کراوەتەوە، بەڵام بەهۆی کەمی ڕووبارەکان و نەبوونی دەریا لە ڕێی دروستکردنی حەوزەوە بی لە زۆرکردنی ئەو بەرهەمە گرنگە کراوەتەوە. حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ساڵێکدا لە وەرزی زاوزەی ماسیەکاندا قەدەغەی ڕاوکردنی ماسی ڕادەگەیەنێت، ئەوەش بە ئامانجی زیادکردنی ئەو بەرهەمە لە ئاوی ڕووبارەکان و دەریاچەکاندا. لە 15 حوزەیرانیش بەدواوە قەدەغەی ڕاوەماسی هەڵدەگیرێت. لە پارێزگای سلێمانی و دەوروبەری هەریەکە لە دەریاچەکانی دوکان و دەربەندی خان لە سەرزەی بچووک و ئاوی ڕووباری سیروان سەرچاوەیەکی سەرەکیە بۆ بەرهەمی ماسی کە خۆی لە چەندین جۆردا دەبینێتەوە. ڕووباری سیروان کە سەرچاوەی ئاوەکەی لە چەم و کانیاوەکانی ئێرانەوە دێت و دوای ئەوە دەگاتە دەربەندی خان بەهۆی دروستکردنی بەنداوێکەوە لەسەر دەریاچەکە گلدانەوەی ئاوی دروست کردووە. عەزیز ئەحمەد کە ماوەی 20 ساڵە سەرقاڵی ڕاوەماسیە باس لەوە دەکات ئەمساڵ بەرهەمی ماسی بە تەواوی کەمی کردووە. بەهۆی دابەزینی ئاسی ئاوی دەریاچەکەوە باس لەوەش دەکات زۆربەی ماسیەکان بەهۆی دەنگی ماتۆڕ و هاتوچەی بەلەمەکانەوە لە ترسا دەچنە قوڵایی ئاوی دەریاچەکە. هەر بۆیە لە ئێستادا کەمترین ماسی لەسەر ڕووبارەکە بەدی دەکرێت، کەمترینیان بەر تۆڕی ڕاوچیان دەکەون، بۆیە ڕزقی ئەوانیش لە ماسی گردن تا کەمی کردووە. تۆڕەکە زۆرە بە یەک شەو ئەیترسێنن ئەم ماسی ئەزرۆقێ ناوێرێ بێتە قەراغ، ئەوەنە ماتۆڕ و بەلەم و ماتۆڕ و تۆڕ ئەیسەڵەوێنێتەوە ئەیتر بە یەک جار ئەچێ بۆ قوڵی ناوێرێ بگەڕێ. وەڵڵاهی بەرهەمەکەی پەنجەماسی تێبکرێ، پەنجەماسی چاک نەک خراپ. ئەم ڕەقە و هەیە چاتکەیان تێکردووە و ڕقیان تێکردووە گەرای ماسیەکەی ترەخوا خۆی ئەو خۆی زوو گەرادانێ و دوایی بەرەوێتە گەرای ماسیەکەی تر ئەمی بادەوەکە. ئیمساڵ ئەم ئاویشە بە بۆنەی ئاو کەمیوە ئاوەکە کەمیەکرد لە کاتی گەرادانانە زاوزیا هەر ڕۆژێ مەسەل 5 سانتیمیش کەم کام ئاوە ئەو گەرا ئەفەوتێ کە کەوتە وشکی ئەفەوتێ. سەبارەت بە جۆرەکانی تۆڕی ڕاو ڕاوچیەکانی ماسی ئاماژە بەوە دەدەن کە ئەوان بە پێیخواستی خۆیان بۆ گرتنی ماسی گەورەیان بچووک تۆڕەکان هەڵدەدەن و دەشڵێن تۆڕ هەیە بۆ ماسی سەر و 10 کیلۆ و زیاتر، هەشە بۆ خوار 5 کیلۆ و ماسی وردە بەکاردەهێنرێت. خەریکی تۆڕە بین و تۆڕی تازە کڕین و هەمووی بە مەبەستی ئیسفادەیەک و بە گڕوتینێکەوە دێت بە تەمای ئیسفادەیەکی باشە، بەڵام ئەم ساڵ لە ساڵانی پێشوە خراپتر دەبێت، بڵێن ساڵ لە ساڵ خراپتر دەبێت و بڵێن ساڵانی ڕابردوو تقریباً باشتر بووە و ئەم ساڵ لە چاو ساڵانی ترا بێبەرنامەیی و بێپلانی ڕاوچیان و بێپلانی برایانی پۆلیسی دارستان و کاتی کردنەوەی و نەکردنەوەی دیاری نەکرابوو، بەشپرزی و بە هەڕەمەکی تۆڕخرا و تقریباً هەنێکی شەو تۆڕی خست، هەنێکی بەیانیەکەی زانی کە وەرزی نوێی ڕاوەماسی کراوەتەوە. ئەمە تەسیرێکی کرد لە ماسیەکە و ئەو ماسیەش هەموو کاتێک دەرناچێت بڵێن بڕوات و بگەڕێت تا بێت بەو تۆڕەوە، کاتی خۆی هەیە. ڕاوچیانی ماسی لە پرۆسی ڕاوکردنیاندا چەندین تۆڕ دەخەنە نێو بەلەمێکەوە کە بە سەهۆڵ و ماتۆڕیش کار دەکات. لەو شوێنانەی نزیک دەبنەوە لە تۆڕەکە بە سەوڵ کار بە بەلەمەکە دەکەن و بۆ ئەوەی دەنگەدەنگی ماتۆڕەکەی ماسیەکان پەرت نەکەن و لەو تۆڕە دووریان بخاتەوە کە هەڵی دەخەن. دواتر دوای هەڵگرتنەوەی تۆڕەکان بە ماتۆڕەکە کاری پێ دەکەن و دەچنە سەر تۆڕێکی تر کە هەڵیان خستووە.